بەڵێ سلااو لە تۆش سلااو لە بینەرانیە ناڕتی دیارە هەر ڕۆژانی هەینی مەدانی ئاژەڵان ناکرێتەوە بەڵام بەهۆی ئەوەی ئەمڕۆ ڕۆژی هەینی چوارەم ڕۆژی جەژنی قوربانە دیارە لە جەژنی قوربانیش چوار ڕۆژ لە سەر یەک جەژنە و هاوڵاتیان دەتوانن لەو چوار ڕۆژە قوربانی بکەن ئێستا وەک دەبینن مەدانی ئاژەڵانی هەولێر وەکو ڕۆژەکانی سەرەتا زمەی دێ لە کڕیار و بڵێن فرۆشیارێکی زۆر لێرە کۆبۆتەوە مەدانەکە تا ئێستاش بازارێکی گەرمە دیارە بە قسەی ئەو کەسانی لێرە کار دەکەن بازارێکی زۆر باشیە خۆم لەگەڵ ئەو کەسانە لێرە قساکەم کە ئیشی کڕین و فرۆش نەکەن کاکە سلااو لێ بێ ئەگەر بیت ئێرانە باگراوەندەکەش هێر ئەمە بێت پێمان بڵیت ئەم چوار ڕۆژە جەژنی قوربان بوو بازاڕی کڕین و فرۆشتنی ئاژەڵ بۆ قوربانی چۆن بوو بەێ پێشەکی بە خێراتندان دەکەم بە خێر بێن سەر چاوم وەڵی ئەو لەو تەوەقعیدانە بووین ئەو سار بەو جێرەی ئەو هەموو خەرکە قوربانی بکاتن زۆر باشە ئەو ڕۆ لە چوارەم ڕۆژتی هەتاوەکو ئێستا زۆر باشە یعنی بەبەرنەک یەکەم و دووەم هەر قەستا بەبەنە دەکەن لەو کوشتنەوەی یعنی ئێستا ئەو ڕۆ ئاخر ڕۆژە زۆر باشە لە چاو ئەو قەیران و ئەو نەهامەتی ئەو خەرکە تێدایە یعنی زۆر باشە تاوەکو ئێستا زۆر باش نرخەکان گۆڕانکاری بەسەر نەدات بوو لەسەر ئەو بازار باشە بەری بەدیکو نرخەکان گۆڕانکاری بەسەر داهاتێ نرخ دائیمەن گرانتر دەبی لەو چار ڕۆژەی گرانتر دەبی بەس ئێستا ئەوڕۆ خەرک ئەوی مایتی دەوێ بفرۆشیدن هەرزان بۆ ینی لە چاو ڕۆژی یەکەم و دووەم زۆر فەرقی کردیە مەڕ بە 4.5 بوو ئێستا ئەوڕۆ بە 3.750 بە 3.5 دەکرێت تۆ ئەگەر بۆمان باسکە لێرە وەکو قەسابێکیش دەکەی لێرە ئەو چەند ڕۆژە لێرە بوویت ئیشی ئێوە چۆن نەبوویمە منها لە حیوان کوشتنەوەی بوویمە لەخوای بە زیادبیام سارێ جار بەجار زیاد دەکە کەم ناکە چیا فەرق ناکە هەموو سارێ قوربانی زۆرە لەخوای بە زیاد ئەوڕۆ چارێ من ڕۆژە حیوان کەممایە و شتی باشش هەمووی ڕۆی چارێم ڕۆژ بڕک شتی باشەکە ڕقم یەکە بڕە کەم دەکاتن ئەوی بڕک وەسەتە و زایفە ئەو دەمنێت و ئەو حالێ ئەگەرنا شمان فولە بەخوای پارە دەباری لە سای ئەو حکومەتەی دەرەجەیەکی شمانەیە بە قوربانی ئەو حکومەتەی بین ئەگە پارتی نەبی پارێت ئەوە بەڕکەم پڕ بووە بە قوربانی پارتی بارزانی بووم ئیش فولە ئەو سار مەحاش باش بووە ئیشمان فول بوو 250 شەکەم فرۆشتیە 70 وەرەقەم پێ دەبڕێ خوا لێت بە زیادبی خوا حکومەتەمان لۆبێری یا ڕەب قوربانی حکومەتی بم خۆش بێشەڵا بازارتان هەر باش بێ هەوڵە دەین هەم دیمەنەکان بەردەوام بکەین هەم لەگەر چەند کەسێکی ترش قسە بکەین کە لێرە کڕین و فرۆشتنەکان کاکە سڵاو لێبێت تۆ پێچە بریندار ببیت ئەمە چیە و بازارش وڵا جوانەگاشی بارمان کرد جوانەکەمان بار کرد لا قەچی لە چاین دەم سەلامەتی بێ ئینشەڵا سپاس دەکەم باسی بازار بکە و چوار ڕۆژە چۆن بوو بازار ئەوەلی ڕۆژی عارفاتە دەگاتە جێژنەی بازارەکە بڕەکەزی بەس ڕۆژی دووەم و سێم بازارەکە خۆش بوو عیبی نەبوو ئالەمەکی زۆر هاتە بازاری حیوانێکی زۆر سەرفشی بوو ینی خەرکەکە زۆر حیوانی کڕی لە مەیدانی لەسەر نرخ ئەوانە چۆن بۆ مثال ئەم دۆلاریش گرام بووە و هەمیش ئاژەڵانی لە دەرەوە دێن جوانەگای گچکامان با 42 هەبوو جوانەگە هەتا 37 جوانەگە بەرانی لە 5,000 هەبوو هەتا 5.5 مەڕ لە 4 هەبوو هەتا 4.5 مەڕ بازارش ئەوەی پار وایە تقریبا ئێستا باش بەس زیاتر کرا لە پارە ئەو سار لە پارە زیاتر کرا لە بۆی خەرک ئەو ساراوی نەچوو عەجێ ئەو پارە لە عەجێ کردە قوربان لێرە ئەو شەیە ئەو کاری زیادکردنەکە هێرەوە بۆ خەڵک نەچوو بۆ حەج و نەچوو عەجێ ئەو پارێکەکە نەچوو عەجێ خەرکە زیاتر لێرە کردە قوربانی پارەکە کردە قوربانی زیاتر کرد سەرسەرم بەڵێ وەک دەبینن هەم لە دیمەنەکانیش هەمیش دەتەوێت قسە بکەیت وەراگەر دەتەوێت هەوک لە دیمەنەکانیش دیارە تا ئێستا ڕۆژی هەینیە بەرەو کاتەکانی کۆتایی ئەڕۆن بازارەکە هەر هەیە مەدانی ئاژەڵان وەکو بینراش لە چەند ڕۆژی جەژن لە زۆرێک لە شار و شارۆچکەکان قوربانیەکی زۆر کرا بوو گۆشتێکی زۆر بۆ هاوڵاتیانە بڵین کە لە دیمەنەکان دیار بوو و ئێستاش ئەوەی دەیبینن هەم دیمەنی مەدانی ئاژەڵانە لە شاری هەولێر بەردەوامی هەیە بەڵێ دەگەڕێمەوە بۆ لای ئێوە بەڵێ موراد ئەحمەد لە هەولێرەوە سپاس بۆ گواستنەوەی تەواوی زانێرەکان.